جێدەنگی ئەمریکا لە واشنگتن پایتەختم خەلەکێکە نوێیە بەرنامەیە کورد کۆنێکشن یا کۆبئەوەیەکی زیندی لەسەر کەناڵە NRT و پلاتفۆرمێن دەنگی ئەمریکا تێ بەڵافکردن ژوە بینەرن هێژارە پێشکەش دکن. سلااو و ڕێزێ من ساڵح دەمیجەر. لای منیشەوە هێرۆ زەنگەنە سلااوتان لێبێت. لەم بەرنمەیەدا بابەتە سەرکیەکانی ئەم بەرنامەمان بریتین لە بابەتی ئەندامەتی سوید و فینلاند لە ناتۆ گرفتی نەوت لە نێوان هەرێم و بەغدا و دوایین زانیاریەکان لەسەر ڕووداوەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەم هەروەها بەحسا بازارە ئەنقەرە یا ئاژەلان و باندۆرە ڕەوشە ئابووری لەسەر لڤ و تەفگەرە بازارێ بەری جەژنا قوربانێ و هەن مژارێ دەنجی دەکەن. کاملا هێریس جێگری سەرۆکی ئەمریکا ڕۆژی سێشەممە سەردانی شاری هایلاند پارکی کرد ڕۆژێک پاش ئەوەی کەسێک لە میانی مەراسیمێکی ڕۆژی سەر بەخۆیدا تەقەی هەڕەمەکی بەنێو خەڵکیدا کرد و 7 کەسی کوشت و دەیان کەسی تریش بریندار بوون. هارز لەگەڵ داگ ئێمهافی هاوسەری چوو بۆ ئەوێ و لەوێژ لەگەڵ ڕابەرانی شارەکە و تیمەکانی فریاکەوتن کۆبەوە و تاریکشی پێشکەش بە کۆمەڵگەکە کرد. هارز گوتی من پەیامی سەرخۆشیم لە سەرۆک بایدن و وڵاتەوە بۆ هێناون. خۆی زۆر دڵگرانین بەوەی کە بەسەرتان داهات. ئەو ئازار و نەهامەتیە نەدەبوایە هەرگیز ڕۆ بدات. ئێمە دەڵێن بێمانایە، ئەمە بێمانایە و بەڕاستی بێمانایە. بەر لە سەردانەکەی بۆ هایلاند پارک هارز لە شیکاگۆ لەگەڵ مامۆستایاندا قسەی کرد و لەوێش هێرشەکەی 4/7 شەرمەزار کرد و جارێکی تر داواکاری بۆ قەدەغەکردنی چەک دووپات کردەوە. سی هەواڵبەندên ناتۆyê protokولên endamtiya Swêd û Finlandayê îmze kirin û proseya pejirandina her du welatan niha ji bo erêkirina yasayî diçe paytextên welatên endam. Bêhtir agahî di vê raportê de. وا بڕیار بوو ڕۆژی سێشەممە سی ئەندامی هاوپەیمانی ناتۆ واژە لەسەر پرۆتۆکۆلەکانی پەیوەستبوونی سوید و فنلەندا بکەن و داواکاریەکانی ئەندامەتی ئەو دوو وڵاتە بۆ پایتەختەکانی هاوپەیمانەکە دەنێرن بۆ پەسەندکردنی یاسایی. ئەم هەنگاوە گۆشەگیری استراتیژی رووسیا زیاتر دەکات لە دوای لەشکرکێشەکەی بۆ سەر ئۆکرانیای دراوسێ لە مانگی دووە و هاوکات بەرپاکردنی ئەو ململانی لەشکریە. ئەمڕۆ بە فەرمی پرۆتۆکۆلەکانی ئەندامبوونەکە واژۆ دەکەین. ئەمە دەستپێکردنی پرۆسەی پەسەندکردنە. دەرگای ناتۆ بە کراوەی دەمێنێتەوە بە ڕووی ئەو دیموکراسیەتەی ئەوروپادا کامادەن و خواستیەوەیان هەیە بەشداری بکەن لە ئاسایش یاو بەشماندا. ئەمە ڕۆژێکی باشە بۆ فینلاند و سوید، ڕۆژێکی باش بۆ ناتۆ. بامادەبوونی 35 وڵات لە دەوری مێزەکە ئێمە بەهێزتر دەبین و گەلەکەمان سەلامەتتر دەبێت لە کاتێکدا ڕوبەڕووی گەورەترین قەیرانی ئەمنی بووینەتەوە کە دەیان ساڵە دووچاری شتیوان نەبووینەتەوە. بڕیارە سی باڵێزی نوێنەرانی هەمیشەی هاوپەیمانێتەکە بڕیارەکانی لووتکەی هەفتەی ڕابردووی ناتۆ بە فەرمی پەسەند بکەن کاتێک هاوپەیمانەکە بڕیاری مێژوویدا بۆ بانگێشکردنی فنلەندای دراوسەی رووسیا و سویدی هاوبەشی ئەسکەندنافیا بۆ پەیوەستبوون بە هاوپەیمانی سەربازیەکەوە. ئەمڕۆ شانازی بەوە دەکەم کە نوێنەرایەتی فینلاند دەکەم. لووتکەی مەدرید بڕیارێکی مێژوویدا کە بانگهێشتی فینلاند و سوید بکەن بۆ ئەوەی ببنە ئەندامی هاوپەیمانیەکە. دوێنێ دانستانەکانی پابندبوون لە نێوان ناتۆ و فینلەندا ئەنجامدرا. ئەمڕۆ خۆشحاڵم بە بینینی واژۆکردنی هاوپەیمانیەکە. ئێمە ئەو پشتگیریەی هاوپەیمانیەکە بۆ ئەندامەتی فینلەند زۆر بەرز دەنرخێنین. من بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی پرۆسەی پەسەندکردنەکە دەکەم بە خێرایی. سەرڕای ڕێکەوتنی هاوپەیمانەکە بەڵام هێشتا ڕەزامەندی پەرلەمانی تورکیا کە یەکێکە لە وڵاتانی ئەندامانی هاوپەیمانەکە دەتوانێت کێشە بۆ وەرگرتنی کۆتایی ئەندامبوونیان دروستکات. هەفتەی ڕابردوو ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا هۆشداریدا لەوەی کە ئەنکەرە هێشتا دەتوانێت ڕێگری لە پرۆسەکە بکات ئەگەر ئەو دوو وڵاتە بە تەواوەتی داواکاریەکانی تورکیا بۆ ڕادەستکردنی گومان لێکراوانی تیرۆر کە پەیوەندیان بە گروپە کوردە قەدەغەکراوەکانەوە هەیە یان تۆڕی ڕێبەرە ئاینەکە کە تومەتبارە بە کودەتا شکست خواردۆکەی ساڵی 2016 تورکیا. ئاماژەی بۆش کردووە پەرلەمانی تورکیا دەتوانێت ڕەتی بکاتەوە ئەو ڕێکەوتنە پەسەند بکات. ئەمە ڕۆژێکی مێژوویە بۆ سوید و فنلەند. ئێمە لێرەین بۆ بەشداریکردن لەم کۆبوونەوەی هاوپەیمانانی ناتۆ کە تیایدا باڵێزی سەرجەم هاوپەیمانەکانی ناتۆ واژۆ لەسەر پرۆتۆکۆڵی هاوبەشی سوید و فنلەند دەکەن. ئەمەش پێدانی پێگەیە بە سوید و فنلەند وەک بانگهێشتکراوی ناتۆ. ئێمە زۆر سوپاسگوزارین بۆ هەموو ئەو پشتگیریە بەهێزانەی کە لە ڕێی پەیوەستبوونمانەوە بە هاوپەیمانانمان وەرمان گرتووە کە لە بەیاننامەی لووتکەی هەفتەی ڕابردووی مەدریددا ڕەنگدانەوەی هەبووە.
واژۆکردنەکەی ئەم ڕۆژەختکردنەوە بوو لەو پشگیریە واژۆکردنی پرۆتۆکۆڵەکانی پەیوەستبوونی هەنگاوێکی گرنگ دەبێت لەسەر ڕێگامان بەرەو ئەندامەتی تەواوەتی لە ناتۆدا. هەڕەشەیەکی بەهێز لە ئارادایە لەبەرەوەی پەیوەستبوون بە ناتۆ دەبێت بە فەرمی لەلایەن هەرسی وڵاتی ئەندامەوە پەسەند بکرێت، ئەمەش مافی ڕێگریکردن بە هەر یەکەیان دەبەخشێت. هەر سەبارەت بە ئامۆرکردنی پرۆتۆکۆل بۆ ئەندامەتی وڵاتانی سوید و فینلاند دەچینە لای هاوکار بەڵێن ساڵح بۆ زانیاری زیاتر. بەڵێن ئەم پەسەندکردنی پرۆتۆکۆڵە بۆ ئەندامەتی هەردوو وڵاتی سوید و فینلاند بە مانای ئەوەیە کە ئیتر تەواو ئەندامەتیان لە هاوپەیمانەتی ناتۆدا مسۆگەرە؟ هێرۆ هێشتا ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە، هەرچەندە وەکو بارێکی ئاسایی کە تەماشا دەکرێت ئەم پرۆسەیە چەند ساڵێک دەخایەنێت تا وڵاتێک پشتڕاست بکرێتەوە کە دەبێتە ئەندامی ناتۆ. بەڵام بەپێی دواترین لێدوانەکانی سکرتێری گشتی ناتۆ دەڵێ گەشتبینە بەوەی کە پرۆسەی ئەندامێتی فینلاند و وڵاتی سوید لە ناتۆدا تەنها چەند مانگێک بخایەنە، هەروەکو لە راپۆرتەکەشدا جۆمان نێبوو. ئێستا ئەو داواکاریە دەنێرێت بۆ پەرلەمانی هەر ئەو سی وڵاتەی کە ئەندامی ناتۆن و پێویستە لە پەرلەماندا پەسەند بکرێتەوە. بەڵام لێرەدا دیسانەوە گرفتێکی تر دێ دەشێت بۆ بیستنەوە ئەندامەکەی تر زۆر بە ئاسایی تێپەڕێنرێ. بەڵام بەپێی ئەو لێدوانانی کە لە تورکیا جۆمان لێ دەبێت پێدەچێت هێشتا کارتی سوور بۆ ئەندامێتی سوید و فینلاند هێشتا لە دەستی تورکیادا بێ. سەرۆکی پەرلەمانی تورکیا ینی جەختێکی تەواو دەکاتەوە لەوەی دەڵێ بەر لەوەی بڕیار بدرێ پێویستە هەنگاوی کردەیی بۆ ئەو جێبەجێکردنی ئەو داوایانەی تورکیا لە هەردوو وڵاتی سوید و فینلاند ببینرێن. پرۆسەی ناو پەرلەمانەکەش وەک بارێکی ئاسایی نزیکەی 6 بۆ 8 مانگ دەخایەنێت. بەڵێ باشە بەڵێن دوای کۆبوونەوە لوتکەیەکانی ناتۆ و پێشتریش کۆبوونەوەکانی وڵاتانی کۆمەڵی حەوت چ شتێک لە ڕای گشتی جیهاندا بە گشتی و لە ئەوروپادا بە تایبەتی گۆڕانی بەسەردا هاتووە؟ هێرۆ هەروەکو چۆن شەڕی ئۆکراینیا بە خاڵێکی وەرچەرخان لە دنیای ئەمڕۆدا دەبینرێ بە هەمان شێوەش پاش تێپەڕبوونی زیاتر لە 4 مانگ ئەو گۆڕانکاریەکە لە ناو ڕای گشتی جیهان و ئەوروپا بە تایبەتیدا هاتۆتە ئاراوە ئەمیش بە خاڵێکی وەرچەرخانی گەورە دەبینرێ. ئەگەر پێشتر لە سەرەتای ئەم شەڕەدا ینی قسەکان نەرمتر بوو بن بەرامبەر بە رووسیا، بەڵام لە ئێستادا هەست بەوە دەکرێت بەپی ئەو ڕاوەرگرتنە گشتیانەی کە کراون هەست بەوە دەکرێت کە داوای دابڕانێکی تەواوەتی دەکرێت لەگەڵ رووسیادا. ینی یەکێ لە بابەتە مشتومڕ لەسەرەکان زیادکردنی هێزی ناتۆ بوو لە کۆبوونەوە لوتکەیەکەدا لەسەر سنووری ڕۆژهەڵاتی ناتۆ. بەڵام بەپی ئەو ڕاوەرگرتنە گشتیانە کە ینی بڵاو کراونەتەوە ئەنجامەکانی نزیکەی لە 170 ئەوانەی کە بەشداریان کردووە لەگەڵ ئەوەدان کە پێویستە ناتۆ هێزی قورستر بەکاربێنێ بەرامبەر بە رووسیا تەنانەت ئەو هێزە قورسە ئەگەر بەشداری ڕاستەوخۆی ناتۆش بێ. ئەمە خاڵێکی وەرچەکانی گرنگە. بەڵێن هەر تەنها چەند مانگێکی ماوە تا بڕیارەکەی یەکێتی ئەوروپا جێبەجێ بکرێت بۆ ڕاگررتنی هاوردەی سوتەمەنی رووسیا. ئەوروپایەکان هیچ ئەڵتەرناتیڤێکی تریان هەیە؟ هەتا ئێستا کە قسەی تیادا دەکەین هیچ ئەڵتەرناتیڤێکی تر نەدۆزراوەتەوە بۆ جێگرتنەوەی ئەو سوتەمەنی کە ئەوروپاییەکان لە رووسیاوە هاوردەی دەکەن. ینی بۆ خۆت دەزانی کۆتایی ئەم ساڵ دەبێ ڕێژەی هاوردەکردنی سوتەمەنی لە رووسیا ینی نزیک ببێتەوە لە سفر. رووسیا بۆ خۆت دەزانی تا ئێستا 5 وڵاتی خستۆتە بەرگە ماروی سوتەمەنی. یەکێک لەوانە ئەڵمانیایە کە گەورەترین ئابووری ناو یەکێتی ئەوروپایە. ئەمە قەیرانێکی ئێجگار گەورەی دروست کردوێتەوە. هەر بۆیە لە لێدوانەکەی ئەم ڕۆیدا سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا داوا لە پەرلەمانی ئەوروپا دەکا کە بە زووترین کات هەوڵ بدرێ ئەڵتەرناتیڤێک بۆ سوتەمەنی رووسیا بدۆزرێتەوە. بەڵێ سپاس بەڵێن. سپاس بۆ تۆ. پشتی کنترۆلکردنا تەواهی یەک ji du parêzgehên navenda pîşesazî ya Rojhilatê Ukraynayê Rosya kar dike ku êrişa xwe li Rojhilatê Ukraynayê kûrtir bike û gelek rûniştvanên herêmê ku ditirsin vegerin malên xwe pêwîstî bi alîkariye hene.
پشتی روسیا ایک جدو هرمن ناوندا پیش سازیا روشهلات اوکراینا دا گیر گیری او هرشا خود دجوارتر دکت و برف روشهلات اوکراینا پیشود بد هزین اوکراینی بردوام سرشاری لگور کانال سکای نیوز یا بریتانیا اوکراینا دوی هیویه دایا که هاتنا چکین گرانج روش آوا هاریکاریه بکرد. ئەو هەرێم دەمەک درێژ دەستواندا نامینە ئەمێ وان زوو دەربکین و دێ ببە یامە روسیا دوان چند روژن داویه دا دست بسر باشه ریلیسا چنسکریه گودماهیک بنگه هزین اوکراینیا لهرما لوهانکس یا گودگل جیرانن خو هرما دونتسک دلی پیش سازیا دونباس بک دینن چندیمن سکای نیوز نشان دادن دماکول کراسنوهوریف کال هرما دونتسک هاریکاریان بو خلکی جو تنبیلان دی نخار لگور سکای نیوز دلخوازان لیستگان نزدیکی 6,000 کسان هیا گلوه دوره پیتوی هاریکاریانه طرس اف طرسه بسری مروفی ده زال دبد بتنی طرس مروف نزاند کاجکیش دریوتی جوی آلی آنج آلی دن و روشک گلک مطرسی داره ام بتنی آشتیه دخوازین لمارین کال نزیک برای روسیا لحرما دونتسک روی نشتوانان خلبن عردی و وشارتینه Как получится? Em bitirsin ve gelin malin xwe. Ji ber ku cihekê xwe vêşartinê li vê derê tuneye. اول دونباس ده داریدان دو بچاره نویسا شاری دست نشان بگه. اگر روسیا لوی درب سرکوید او دوشت پتر عردی دست خواه بخید و مرجن هر رکفتنه که آشتی بسابینید. جالیا که دیفه اگر اوکراینا بشید بومایی که درش خل بر هرشن روسیا بگیرید وی دمیدشت هرشان که دستر هزین روسی. هر جمعه بزار کرنا روسیایی این که پتر چک دستی دا بشک بوج پیلانا اوکراینا لی اوکراینا دوی هیوی دایا کوچکین روش آوا بگهنه دستوان دا کو هفسنگی شرد برشوندیاوان دا بید. هاتین مای دنگی امریکا واشنطن دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ڕەوشی جیهان بەهۆی شەڕی ئۆکرانیاوە ناجێگیر بووە لە ڕووی ئاسایشی و هەروەهاش ئابووریەوە کۆبوونەوەکان زۆرن وەک دەگوترێت بە مەبەستی چارەسەرکردنی ئەم ئاڵۆزیانە بەڵام تا ئێستا هیچ تروسکاییەک لە ئاسۆدا نەبیندراوە کە بتوانرێت هیوایەکی لەسەر هەڵبچێنرێت بۆ چارەسەری ئاشتیانە هاوپەیمانێتی ناتۆ هەموو هەوڵێکی خۆی داوە بۆ سنووردارکردنی کاریگەریەکانی ئەم شەڕە و یەکێک لەو هەوڵانە فراوانکردنی سنوورەکانی خۆیەتی. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و شارەزای سیاسی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سوپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم سەبارەت بە ڕۆڵی تورکیایە لە ناتۆدا. ئایا تورکیا تەگەرەیە لە بەردەم فراوانبوونی ناتۆدا یان ناتوانێت بەرامبەر بە 29 ئەندامەکەی تری ئەو هاوپەیمانێتێدا بۆستێتەوە؟ تورکیا یاریەکی زۆر زیرەکانەی کرد لەوەدا کە توانی یەکەم وەکو فاکتەرێکی یا وەکو کاراکتەرێکی زۆر کاریگەر دەربکەوێت ئەمە زۆر کاریگەر بوو لەسەر خودی ئۆردوغان خۆی هەم بۆ سیاسەتی ناوخۆ کە خۆی بردە پێشەوە ئەم بەرژەوەندی ئەنقەرە ئەپارێزیە هەروەها توانی بچێتە ئاستی فینلەندا و سویدەوە کە ئێستا بەڕاستی ینی فینلەندا و سوید لە ئاستی تورکیا نین بەڵام ئۆردوغان توانی هۆی بخاتاویەوە یعنی ئۆردوغان هەروەها لەلایەکی کەشەوە سەرکەوت بەوە کە یەکێکە لەوانەی کە کارەکە لەسەر ڕێکەوتن لەگەڵ رووسیا بۆ ئەوەی ئەوە بڵوقەی رووسیا لە دەریای ڕەشا خستێتە سەر خۆراک یاگەنمی ئۆکرانی ئەو بڵین بیشکێنێ ینی هەرچۆنێکی لێکەیتەوە بە بۆچوونی من ئۆردوغان گەمەیەکی زۆر زیرەکانی کرد و بەڵامیشێتی ئەوروپا گەمەیەکی خراپ و نەیتۆ گەمەیەکی خراپتر. بەڵێ باشە دکتۆر بەڕای تۆ ناتۆ هیچ کارتێکی فشاری بەدەستەوەیە تا بتوانێت لە بەرامبەر تورکیا بەکاری بهێنێت لە داهاتوودا؟ یعنی دیارە ناتۆ ئەتوانێت زۆر شت بکە یەکێ لەوانە ئەوەیە کە هاوکاری رووسیا بۆ ئەنقەرە ئەوەیەشێکە بەڵام تورکیاش کارتی هەیە
ئەومان بیر نەچیە کاتیکامیان بەهێزترا تورکیا یان نەیتۆ ینی نەیتۆ گۆڕاوە ئێستا نەیتۆ ئەو نەیتۆیە نییە کە پێشتر هەر هیچ نەبێ بەشێک لە سیاسەتی دەرەوەی پەیوەست بوو بە مافی مرۆڤەوە ئێستا وابزام لە کۆبنەوەی مەدریدا مافی مرۆڤ خراە ژێر پێوە ئەمان تەنیا یان نەیتۆ تەنیا بۆ پارتنەرێکە ئەگەڕێ یا بۆ هاوپەیمانێک دەگەڕێ هاوپەیمانێکی ئەمەلی بۆی بتوانێت بەرژەوەندی نەیتۆ و ئەندامانی نەیتۆ سی دۆکەگەر ئەو دوانی کە بێنە ناوە پارێزیە یعنی لە زمانی نەیتۆ لە کۆبوونەوەی مەدریدا زۆر گۆڕا ینی زمانێکی تند بوو ئەوانەی کە جەختی لە سەرکرا ئەو بەندی پێنجی نەیتۆیە کە هەتا سەرۆک بایدن وتی ئەوە بەندێکی پیرۆزە هەڕەشە لە هەر وڵاتێکی نەیتۆ هەڕەشەیە لە هەموو نەیتۆ تورکیاش یەکێکە لە وڵاتانە بە بۆچوونی من ئەو پەیامە بۆ تورکیا بوو پەیامێکی زۆر گرنگتریشی تیا بوو لە گوتاری هەموو سەرکردەکانی نەیتۆە بە سەرۆک بایدن و بە سەرۆکی بەریتانیاشەوە سەرۆک وەزیرانی بەریتانیاشەوە ئەوە بوو کە دژی تێرەن ئەو تێرەیە لەویا بەڕاستی جگە لە ئیسلامی تونڕە و کورد هیچێکی کەی ناگرتەوە بە بۆچوونی من ینی بەداخەوە ینی ڕۆژێکی ڕەش بوو وەرچەرخانی وەکو کاک بەڵێن پێیوت وەرچەرخانی نەیتۆ بە قەناعەتی من وەرچەرخانێک بوو بۆ دنیایەکی ڕەش بۆ مافی مرۆڤ و بە تایبەتیش بۆ کورد بەڵێ کەواتە دکتۆر تۆ پێدوانیە ئەم هەڵوێستانی کە ئێستا تورکیا هەیەی لە ئایندەیەکی دووردا بێدیان لە نزیکدا کاریگەری نەرێنی بکاتە سەر پەیوەندیەکانی ئانکەرە لەگەڵ وڵاتانی ئەوروپادا من بەڕاستی نایبینم تورکیا بخرێتە پراوێزەوە ئەگەر لە هەڵبژاردننی داهاتوە ئۆردوگان هەڵ نەبژێرێتەوە ئەوە دیارە پرسیارێکی دیکەیە بەڵام بە بۆچوونی من ئۆردوگان توانی هەنگاوێکی گەورە بنێ هەم لە سیاسەتی نێودەوڵەتیە هەم لە ناوخۆدا بۆ بەکاربردننی ناوخۆ توانی پیشانی با کە ئەم تورکێکی ئیسلامی ڕەگەزپەرستی ناشناڵستێکە بە کوردەکەی یا بە ئینگلیزیەکەی بڵین بەڕاستی گەلی تورکیاش زۆربەی زۆری دەیانەوێت ژیان لەو پەیامە بێت دیارە ئۆردوگان بە زۆر جۆر دەتوانێت ئەمە بە خەڵکی یا گەلی تورکیا بفرۆشێتەوە یەکێ لەوانە ئەوەیە کە ئەم تورکیایی هێناوەتە سەر سەکوی نێودەوڵەتی دژی تێرۆرە کە لەو تێرۆرە ئەوێ کووردە دژی کووردە زۆشتی کە هەبوو لە کۆبنەوەی مەدریدا بە هیچ جۆرێک ئاماژەی پێ نەکرا بۆ نمونە ڕۆڵی تورکیا لە عێراق و لە سووریا لە داگیرکردنی عێراق و چکە تورکیا بیرمان نەچی عێراقی بەشێکی زۆری کوردستانی عێراقی داگیر کردو و بەشێکی زۆری تورکیاشی داگیر کردووە ئەوانە بە هیچ جۆری ئاماژەی پێ نەکرا وەکو بڵێیت چاوپۆشینێک بوو لە تورکیا باسی مافی مرۆڤ لە تورکیا نەکرا پێشتراوانە هەمووی لەسەر مێزی گفتوگۆ بوو ئێستا ئەوانە هەمووی لابرا تەنها جەخت لەسەرەوە بوو کە هەڕەشە لە ئەندامێک کە ڕەشەیە لە هەمووان ئەم کۆبوونەوەیە ئەجەندەکەی ئەوەیە کە دژی تێرۆر بێ ئەو تێرۆرێک لایانی زۆری بۆ ڕازیکردنی تورکیا بوو. بەڵێ دکتۆر دەزانین یەکێک با بڵین لە داواکاریەکانی تورکیا کە باسی کردووە بابەتی با بڵین کوردەکان بۆ هێزەکانی سووریایی دیموکراتیک ئەمە یەکێک بۆ لە بابەتەکان کە دەزانین ئەم هێزە خۆیان هێزێکی هاوپەیمانی ئەمریکا بوون لە شەڕی دژە تیرۆردا جا ئەگەر سازش لەسەر هاوکاریکردنی ئەم هێزانە بکرێت تۆ پێدوانیە با بڵین شەڕی یعنی داهاتووی شەڕی دژ بە تیرۆر لە ناوچەکەدا چۆنە بینی؟ یعنی بەو جۆرەی ئێستا ئەمڕۆ ئەی بینم کورد گەورەترین زەرەرمەند بوو لەو کۆبوونەوەیە تێرۆر هەم کوردی باکوورە تێرە ئەو تێرۆریستانەش کوردی سووریان سەرباری ئەوەش بەوە ناوەستێت ئۆردوغان ئەیوێت قەڵەمبازێ با بۆ
وڵاتانی ئسکەندناپی بۆ رووس بۆ ئەف ببوورە نەک رووسیا بۆ سوید و بۆ فینلەندا داوای کۆمەڵێکی زۆر کوردی کردوێتەوە کە لەوێ ڕادەستی کرێنەوە بە تورکیا ینی بۆیە ئەڵێم تورکیا زۆر سەرکەوتوانە بوو دیارە فینلەندا و سوید لەمدی پردەوە دەڵێن لەسەر هیچ ڕێن نەکەوتوین بەڵام دیار من باوەڕم بەوە نییە و کەسیش باوەڕی بەوە نییە بۆ نمونە لەگەڵ سەرۆکی فینلەندا 11 سەعات لەگەڵ تیمی تورکیا کۆبووینەتەوە نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک بە بۆچوونی من گەیشتون و چونکە ئەوان دەیانەوێت بێنە ناوتۆوە کە ئەوەش بەداخەوە کە دنیایەکی ئەوروپایەکی ناخۆشتر دامەزرێنی. بەڵێ دکتۆر ڕێبوار فەتاح زۆر سپاس دەکەین بۆ کاتەکەت. من سپاسیێواک. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. کۆما خانین سالتیفکا یا سەردەما سۆڤێتێ لە باژارێ خارکیڤê Ukraynayê ku yek ji mezintirîn taxên Ewropayê berê 9 milyon kes vedehewand lê piştî êrişa Rûsya ya piraniya xaniyên wê rastî ziyaneke mezin hatin û nepêkane xelk lê bijîn. Li piraniya xaniyan av, gaz û elektrîk tune ye. Rûniştvanê Xarkîv Viktor Lazar di nav wan kesan de ye ku niha lêçûna ziyanê dihesibîne di nav kavilan de digere û li bermayan temaşe dike. Piraniya cîranên wî derketine lê Lazar bi biryare ku li Saltîvka bimîne. Ew dibêje ev mala min e, cihê minê din tune ku ez biçimê. Gava ku şer li seranserî rojhilatê û başûrê Ukraynayê li ser eniyên pêşîn diqewimî Lazar û çend rûniştvanên mayî li taxa berfireh û wêran nûnertiya jiyaneke bê çareserî ku gelek Ukraynî têda asêmane dikin. وەزیری دەرەوەی رووسیا سەرگێ لاڤرۆڤ ڕۆژی چوارشەمە لەگەڵ هاوتا ڤێتنامەکەی بووی تانسۆن لە هانۆی کۆبەوە. لە میانەی گەشتە دوو ڕۆژەکەیدا بۆ ڤێتنام چاوەڕوان دەکرێت لاڤرۆڤ لەگەڵ سەرۆکوەزیری وڵاتەکە فام مینچین و سکرتێری گشتی پارتی کۆمونیست نیگیۆن فۆترۆنگیشدا کۆ ببێتەوە. ئەم سەردانە هاوکاتە لەگەڵ تێپەڕبوونی 10 ساڵی فراوانکردنی پەیوەندەکانی نێوان ڤێتنام و رووسیا بۆ هاوبەشێکی استراتیژی. سەرۆکێ تورکیا ڕەجەب تایب ئەردوغان ڕۆژا سێشەمێ گوت ku ew ê bi Rûsya û Ukraynayê re danûstandinan bêhtir bike bi hêviya ku bigihên rêkeftinekê li ser plana neteweyên yekbûyî ya hinartina genimê Ukraynayê bo bazarên cîhanê. Erdogan ev axaftin di konferanseke rojnamevanî de bi Serokvezîrê İtalyayê Mario Draghi re kir. Tirkiye bi neteweyên yekbûyî û Ukrayna û Rûsyayê re li ser plana neteweyên yekbûyî kar dike ku bi milyonan ton genimê Ukraynayê ku di sayloyan de maye bi riya korîdorên ewle di deryaya reş re bişîne bazaran. Wî got em ê axaftinan di nava hefteyekê yan 10 rojan de bêhtir bikin ji bo hewildana gihîştina encamekê. Ukrayna yek ji mezintirîn hinardekarên genim ceh û zeyta gulberojê ya li cîhanê. Lê êrişa Rûsyayê û dorpêçkirina benderên wê piraniya wan berheman rawestandine û dabînkirina xwarinê ji bo gelek welatan nemaze li Efrîqyayê xistiye metirsiyê. Serokvezîrê İtalya Mario Draghi pesna ihtimala rêkeftinekê da ku ne tenê ji bo gihandina dexl û kemawî ji bo welatên xizan giring e lê ji ber ku ew yekem care Ukrayna û Rûsya di şer de li ser tiştekî li hev bikin. Ji bo agahiyên bêhtir li dor hewlên Tirkiye û neteweyên yekgirtî ji bo hinardekirina genimê Ukrayna bo bazarên navnetewî niha hevkara me Uzlem Yasak ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye. Dem baş Uzlem gelo Tirkiye ti soz ji Rûsya û Ukraynayê standine ku Erdogan qala rêkeftinekê di nava hefteyekê yan 10 rojan da dike?
بله صالح لگور شوپاندن آمد دسپیکا وی هفته حتی داخویانیا دویا اردوغان جالیان یعنی نتوین یک بوی اوکراینا یعنی جی روسیای لسر انجام داینا وی گوتو بیجان داخویانین فرمی نهاتیه راگاندن هری داوید یک روژا düşemiye seroke Ukrayna Vladimir Zelenski diyar kırku danustandının bi neteveyn yek buyi u Türkiye'ye berdevamdıkır. Berevaniya Wezareta Berevaniya ya Rusya'yı da 22 Haziran'da heri davi diyar kırku şandeyin Türk u Rusi leser گوتو بیشکرنا آواکرنا وان کوریدورانا هف بیر بونه لی ام نکارم بیجن کو تشتکی بربچاو هیه لی ام کانن و دست نشان بکن کو جالیندن و هم ولاتن روجاوایی او هم جی نتوین یک بویی دبیجن کو او هفلا ترکیه گاوک ارنیه او پیشکریا وان دکن صالح تبی وان گشدانان جالیه دن و او دمکو کو کیف دبیجه کو روسیا گنمکو جو اوکراینا dize bi keştiğin dizi dibe Türkiye'yi u lüver de froşe velatin din u hin velatin Türk u kampanyen Türkçi dınav van kıryarın dış kanuni de cihtikrin. Heri davi de çare mehede balyoze Kiev'e yele Ankara ragahandı bu ku leser selledanan Kiev'e Karbidestin Türk destanine serkeştiyak Rusi ku geneme diziye Ukrayna barkribu. Do bişevji ajansa nuçeyan ya Reuters'e nuçeyek taybet ragahand u derhist holi ku Kiev'de 13 Haziran'da bir nameyek serili Vezaret Dade ya Türkiye'de u gotiye ku se keştiyen dünyen be alen Rusi dınava avin Türkiye'de ne u alikari hostiye ku efkeştiyana ve ravestandın. Cihet Türkiye kubrası stratejiye ji bo van her du walatana ji kul am bibijin ser deryaraş ew dikare yani bibe em bijin navbenkar di navbena her du walatan da ji bo her çaraseriye ji bo netewên girtî Özlem Serdana Serokvezîrê İtalya Mario Draghi bo Ankara'da û kombûna wî gel Erdoğan yani tiştek divê derbarê de heye yan jî tiştekî cihê ku navbena tenê Tirkiye û Italya'da ye. Okay. Salih Mario Draghi de çerçeveya hilcivina navbera hükümetin Türk u İtalya bi şandeye Karabağlık serdana Ankara'ya kır hatta diyar kırın ki drojeva hilcivinin her du şandeyin her du velatande pırskreka şerili Ukrayna u koçberin ku liser Türkiye diçin deryası pi u Ukrayna hatiye gotu beşkirin Erdoğan her vaha pişti civinan de pres konferansa hevpar diyar kırku navbera her du velatanda duvarın cuda da neh peyman hatine imza kırın. Bele Özlem yasak tij navenda nuçeyên dengê Amerika meraboyî gelek spas. Gelek spas. Dengê Amerika Cavkaniyeka pêbaweriya nûçew agahiyan. برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دن پزانین و نوچین جیهانه. ئەنجومەنی تەندروستی تورکیا دەڵێت کارمەندانی تەندروستی تورکیا وڵات بەجێ دەهێڵن بە هیوای دۆزینەوەی کەشێکی باشتری کارکردن و ژیانێکی خۆشتر لە کاتێکدا هەتا دێت هەڵاوسانی دارایی زیاتر دەبێت. سەدان پزیشک لە تورکیا کارەکانی خۆیان جێهێشتووە و هەوڵی دۆزینەوەی کار لە دەرەوەی وڵات دەدەن. لە ساڵی 2021دا زیاتر لە 1000 پزیشک داوای بەڵگەنامەی پێگەی باشیان لە کۆمەڵی پزیشکی تورکیا کردووە بۆ ئەوەی بتوانن لە دەرەوەی وڵات کاری پزیشکی بکەن. لە مانگی سێدا سەرۆکی تورکیا ڕەجەب تەییب ئەردۆغان گوتی ئەو پزیشکانەی کە دەیانەوێت بڕۆنە دەرەوە دەتوانن بڕۆن. هاوکات توندوتیژی دژ بە کارمەندانی تەندروستی لە تورکیا زیادی کردووە لە کاتێکدا کارمەندەکان مامەڵە لەگەڵ گرفتەکانی پاش 2 ساڵی پەتای کۆرۆنا دەکەن.
پیفدار وزارت درویه امریکا نیت پرایس روجا سشمه گوت که امریکا دلگرانه جنبونا پیگیرین که ایران دما دانستاندن ریکفتنا ناوکی ده نشان دابون. پرایس گوت دما که ایران خواجه سوزن پلانا برفرها چالاکیا هفبش دورخستیه برنامه ویا ناوکی به آوایی کی پیش و چویه که جه خمانه. گوتو بیجن نراست راست ناورا تهران و واشنطن ده به مبستا شکاندنا ساربونا لسر چاوانیا رزگار کرنا ریکفتنا ناوکیا سال 2015 لدوحه قطر هفته بوری بی پیشکتن هیویدار به داوی هاتن. پرایس گوت نها گرکدنا دانستاندن پلانکری به ایران را تنیه. نونر امریکا بو دانستاندنن روجا سیشم گوت که ایران داخوازن نگری دایی گوتو بیجن ناوکی زیده کرنه. شاندی امریکا جبو ایران رابرت مالی گوت پیشنیارک لسر ماسه هیا که ایران وگره پیگیرین ریکفتنه واشنطن جی جزایان جسر تهرانی سفک بکه. هەوڵەکانی حکوومەتی عێراقی بۆ کۆنتڕۆڵکردنی نەوت و گازی هەرێمی کوردستان تا دێت زیاتر دەبێت و دەڵێت بە زەبری هێز دەست دەگرێت بەسەر کێڵگەی گازی کۆرمۆر هەتا ئێستا سێ جاریش بووە بە ئامانجی هێرشی موشکی. هێزی عێراقی و حەشدی شعبی چەند جارێک هەوڵیان داوە بەهێز کێڵگەی کۆرمۆر لە ناوچەی قادرکەرەمی سەر بە پارێزگای سلێمانی بگرن، بەڵام لەلایەن هێزی پێشمەرگەوە ڕێگری لێکراوە. هەندێک سەرچاوەش ئاماژە بەوە دەکەن عێراق دەخوازێت هەتا 15 ئەم مانگە نەوت و گازی ژێر دەسەڵاتی هەرێم کۆنتڕۆڵ بکات. دەچینە لای پامنێرمان سنوور کەریم لە سلێمانی. سنوور ئەم کاتت باش دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە لە ئێستادا زانیاری نوێ لەم بارەیەوە چی هەیە؟ ئەم کاتتان باش. طبعا بەپێی زانیاریەکانی من لە ئێستادا گەرمترین هەواڵ سەبارەت بەم باسە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بە بەشداری لایەنەکان لە کۆبوونەوەدان دەیانەوێت کە لەبەرەوەی کە هەوڵەکانی حکوومەتی ئیتیحادی یاخود ناوەندی بە شێوەیەک لە شێوەکان زۆر چڕتر بۆتەوە هەتا ئەوەی کە گەشتۆتەوەی لە هەوڵی ئەوەدان کە هێزی سەربازی بەکاربێنن لە دوو ڕۆژی ڕابردووشدا بازگەیەکیان لە ئەو منتیقی لای کەرکوب داناوە لە ناوچەی کەرکوب طبعاً داناوە. ئەمە دەرخەریەوەیە کە لە ئێستادا بابەتەکە زۆر جددیە و مەترسی جددیە لەسەر بیرەنەوتەکان و کێڵگەنەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە حکوومەتی هەرێم لە ئێستاداەوەی کە من ئاگادارم لە کۆبوونەوەدان بۆی کە بڕیارێکی هاوبەش بدەن و لە ئەگەری جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای ئیتیحادی و هەوڵە سەربازیەکانی حکوومەتی عێراقی بڕیاریان چی بێت. بەڵێ کەواتە حکوومەتی هەرێم هەتاوەکو ئێستا هیچ هەڵوێستێکی نەنواندووە لەو بارەیەوە؟ طبعا بابەتەکە بەڕێی من دوولایەنەیە. حکوومەتی هەرێم لەگەڵەوەی کە من ئەوەی کە بەشێک لە بەرپرسان بەرکەوتنم هەبووە لەگەڵیانە و لێم پرسیون ئەوان ئاماژە بۆ دەکەن کە ڕاستە بەپێی دەستور مامەڵەکردن بە کێڵگەنەوتیەکانەوە یاخود بە بەرهەمە سروشتیەکان لە هەرێمی کوردستان و چوارچێوەی هەموو عێراقدا مڵکی گەلی عێراقە. کەواتە کاتێک تۆ بڕگەیەکی دەستوری لەم جۆرەت هەیە تێدەگەی کە بابەتەکە تا ئاستێکی زۆر پەیوەستە بە جێبەجێکردنی دەستورەوە لە چوارچێوەی دەستوری عێراقی فیدراڵدا. بەڵام لە هەمان کاتیشا ئەوان دەستبەرداری کێڵگەنەوتیەکان بۆ حکوومەتی هەرێم بابەتێکی قورسە لەبەرەوەی کە بژێوی سەرەکی خەڵکی هەرێمی کوردستان و دابینکردنی موچە لە ئێستادا وەکو حکوومەتی هەرێم خۆیان دەڵێن لەسەر ئەو کێڵگەنەوتیانەیە. کەواتە داگیرکردن و یاخود هاتنە ناو کێڵگەنەوتیەکان دەست بە سەراگرتنی کێڵگەنەوتیەکان لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە بابەتێک نییە بە ئاسانی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەزم بکرێت. ئەوەی کە بینیمان لە ڕابردوودا طبعا لە ئێستاشدا و لێدوانی بەرپرسانیش هەبووە لە ڕابردوودا کە ئەوان دیفاعەکەن ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان حکوومەتی ئیتیحادی بیهەوێت کێڵگەنەوتیەکان دەست بەسەردا بگرێت یاخود بێتە ناو کێڵگەنەوتیەکانەوە. بەڵام پێم وایە ئەمە پەیوەندی بە زۆر بابەتی ترەوەی پەیوەندی بە هاوکێشە سیاسیەکانی پێکێنانی حکوومەتی ناوەندیشەوە هەیە لەبەرەوەی کە بیرمان نەچێ کێتی و پارتی و حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان بەشێکن لە پێکهێنان یاخود بەشێکن لە پرۆسەی سیاسی لە عێراقا. بۆیە لە کاتێکی وادا پێویستە حکوومەتی عێراقیش بە دڵنیاییەوە مامەڵەکانی بە شێوەی هاوسەنگانە بێ. یعنی
بەڕێی من ئەگەر یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکان بکەونە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی لەسەر پێکەنانی حکوومەت تأثیری لەسەر هەنگاوەکانی حکوومەتی ناوەندی ژەبێ لەسەر کێڵگەنەوتەکان تأثیری لەسەر بڕیارەکانی ئەوان ژەبێ لەسەر کێڵگەنەوتەکان بۆیە لە ئێستادا ئەوەی کە من ئاگادارم تا ئێستا حکوومەتی هەرێم لە کۆبوونەوەدان نەهاتوونەتە دەرەوە هیچ ڕاگەیەنراوێکی ڕەسمیتان دەخەیە نییە بەڵام بە دڵنیایی و ئەمڕۆ دەرەنجامەکان دەکەوێتە ینی دەرەکەوێت. بەڵێ سنوورکەریم پامنێرمان لە سلێمانی سوپاس دەکەم. لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە بەرپرسن هێزن سووریا دموکراتیک دەبێژن هێزن وان لەگەڵ شامێ لە هەفکردن لەشکری ئاکتیڤکردنە لە بەرامبەر هەر عێریشەکە تورکیە یاکۆ ڕاستی نەڕازیبوونا ئەمریکا و رووسایەژی دەبە ji بۆ ئاگاهین بێتر divê derbarêda niha peyamnêrê me zana Emer ji bajarê Qamişloyê bi me raye dem baş zana li hevkirineke çawa di navbera Hesedê û Şamê de bûye û ew kijan deverê vedhewîne. بله دم باش صالح به الأجوي كي دس بي بكم جو اف ايرو جبينه ك ريفبريا خسريا باكور چلاتي سوري رياتب البارخستن در انجام وي روشا اورتا هات راغادن او هروها همو بروجه ين سازي ريفبريا خسر هاتن راوستادن لالي كده وقدو هسدي راغان جو او الهفكرن دنبرا هسدي وشامي ده ننهم يكبنن ود انجام ماوي ده زيدك نا هجمارا لشكرن سوري جبو عين عيسى جخوا كي جان ده فري بدحوينا نافخه هەگەر ئەم فەرمی بێژە هێز سووریا دموکراتیک ji باکوور ڕۆژهەڵاتی سووری و ji سینۆری عێراق حتا من بجێ bi fermî li wê derê bi heye lê li rojavayê çemê fira Hesedê neraguhan Diego ew li wir he. باش zana hinek raportan behsa wekê kir ku şandeke Amerîkî derbasî aliyê Bakur Rojhilatê Sûriyê bûye çi agahiyên dawî divê derbarê delcem te hene? Belê ji xwe ev demeke heke şandên diplomasî ne tenê yên Amerîkî yên koalîsyonê jî yên Ewropî derbasî Qamişlo dil û li gel berpirsên Hesedê li Hesekê civîn darxistine li gorî agahî destê me de yên tekez ew şande do ji serdan qedandine û derbas yanî derbasî Herêma Kurdistanê bûne. Nameyek ji bo Hesedê hatiye radestkirin an got xwestintine Hesedê vê namê ji bo wan pêşkêşî bikin dibêjin got herêmên Bakur Rojhilatê Sûriyê heta min bicê ew devera ma garantora wê heye Amerîka babendî agirbesta Oktobera 2019 lê têmî nîşaneyên got ji bo rojavayê çemê fira nehatine dar. Belê devê derbarê de her wiha hinek raporên medyayî behsa wekê kir ku hêzeke serbaziya Rûsyayê li wan herêman belav bûye û bi taybetî jî wan raporan nizam çi astê rastin behsa Qamişloyê dikin. Çi qas rastin ev agahiyana? Ji xwe li Qamişlo heger em behs bikin li balafirgeha Qamişlo bingeheke serbazî Rûsî Îranî ye. Normal ew hêzana tên guhertin tên şandin lê hin agahî hatibûn got ew hinek hêzin ezmanî yên Rûsî gêştine Qamişlo di şopandina me ji bo van rûçeyan ta me nikarî pêşrast bikin û nerastin. باش zana yanî ev hewlên ku dibin hatina şanda Amerîka hewlên Hesedê li gel rêkeftineke li gel rejîmê hatina hêzên Rûsî evana hemî dibin rêgir li pêş operasyoneke ku Tirkiye plan dike bike li wan herêman?
نها ام بحث عبيه كي بكن اف برساغو كولانج بخجد ك اف تدا بشكين روج هلاتي جمي فراتي وروج افاي جمي فراتي دفرا جو حتى دفرين جو كواليسيون جي فك شيان ضد 2019 ده وقت منبج طبقه كوباني رقا دبا جو هنو غور هنك اغا يان جو امريكا غارانتورا ودري ده داكو فشار التركيا دكا جو بابندي اغربستا 2019 ده ليه دبرين دين ينجو مينات الرفعت باكوري حلبي او دبراننا نلجير پیمانا اغربسته انا 2019 یک آدنجی هیچ سوریه دموکراتیک فرمیر و دریت تننه لی ریوبریان خسر یا عفرینی تبکوش برین خواه در دورا حسیست حزاری اوانا لشهبای بجین او هیزین گلوی داری حتی که جان را دی دکا و بابندی آگربست یا نا او یا ندیاره براستی پرسک دمینه جروجین پیش را گلک سپاس زن عمر پیامنیر مش قامشلو مراوی و بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئازیزان پاش ئەم ناوبڕە چەند دیمەنێکی دڵڕفێنی ناوچەی وانتان پێشکەش دەکرێت بەڵام پاش ئەم ناوبڕە دەینەوەلاتان. ناوچەی وان پڕە لە تافگە کە وەکو گەنجینەیەکی شارەکە وایە یەکێک لەو شوێنە جوانانەش تافگەی کانی سپیە کە ساڵانە هەزاران گەشتیار ڕووی تێدەکەن با پێکەوە بیبینین. ئاڤرێژە کانسپی لەسەر ڕیا باژەرۆکێ شاخە ئانک و چەتەغا وانەیە و هەر ساڵ هەژمارێک گەرۆک سەردانا vê derê dikin. Herî taybetmendiya wê ya balkêş ew e ku ava kanîspî di demsala buharê da derdibe û di demsala payîzê da jî çîk dibe. Di vê mehê de ava wê pir gur diherike û rengek spî ra dixe berçavan. û ji ber vê yekê navê vî cihê delal bûye kanîspî. Wala kanîspî zev xweş e. Yani îro hewayek hûnik jî heye. Cihê ku cineta ser wanê ye. Çiye dibînê, çeme dibînê, tu şelalê dibînê. Ji bo danasîna vê cihê xweşik her sal mihrican tên li darxistin û hejmarek zêde rûnişvan û gerok serdana vê derê dikin. Îsal piştî rakirina tedbîrên pandemiyê mihricana yazdan ya kanîspiyê hat li darxistin. Festivala li qada şaxê gelek xweş e, gelek cindiye ye. Yani cihayet me li Bakurê gelek bona gerê, bona her tiştî gelek xweş e. Em dixwazim bila vê derê biratî hebe, xweşî hebe, dilxwazî hebe. Belê festival ez tazeyî sal tim. Ev salam ya ewil hestim. Xuda hez ket her dewam ket her sal jî em ê ên. Ez dî sal tenê hatim sala hedeyê zarokan ve jî ên. Xuda hez ketin. Dengbêje ciwan Ergin Dervişoğlu bo strandina Klaman beşdarê bername mihricanê bûye. Ew bi kilamên navdarên dengbêjan li gel goregora ava kanîspî pêşwaziya rûnişvan û gerokan kir. حمد تجدلي داتن يعني دايما باخذ تعالى متقوتي يا ربي دنجا وبدمن دنجا آواز و دمن از ایرو دنگ بیجی زمانه دایکی زمانه بابا خبیم نجه هیچ پیچوکیه دا هیچ 10 ساله دا من اف تشتک کربو باخواه کربو پیش روژک براکت می پیچوک یه پیش من بلا اجو بینه کن زمانه خواه کرمانجی خواه زمان دایکا خواه نه اسمیله نبن یعنی سالی هر سال فستیوال چکرینی فستیوال گرگ دلال هم خوازم ملت ببینید انسان هم خوازم بتون انسان بینوی شلاله ببینن انسان دوی مسافر پرورن شاخ مسافر پرورن هر زمان که خوازم ملت ببینید Ava kanîspiyê di herikê ser çemê Botan û ew jî digihe navçemê Dîcle û rih dide geliyê Şaxê û Herêmê. Eger rojekê riya we bikeve aliyê bajarê Wanê
xwe ji vê delaliyê bêpar nehêlin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. د دمکې دا کو جشنا قربان یا مسلمانان نزیک بویه ولاتین ترکیه ج گلک گند و باجاروکین ترکیه آجلین خو دبن بازار انقره یا آجلان لی روش آبوری و بهابونا و گوهستنا وان آجلان استنگیان جوان را دردخه پیش جبو زانیارین بهتر نها پیامنیر مال انقره ایوب دمیر ج بازار انقره یا آجلان به مرایه دم باش ایوب خلق ور ایسال بهتر بحثا چه دکن؟ باش سال جخوان نهی مهدا و جشن قربانی به تدی بری و جشن قربانی قربانا درد که پیش اف در جیو کانا هم دسکنن دوری دری انقره و بازار قربانات یار کردن راستی هم به بازار نشان بدن هم جی روشا به دری دیمر نشان بدن انا سکیدن جی بشم مثلا سالا بری نزدیکی 3 میلیون و 700 قربان هاتیه فروتن ev sal dibêjin ku wê zêdetir bibe lê daliyê din da jî dîsa dixwazim kameraman hevalê me sîdar jî nîşan bide hûn dibînin ku vê derê da qurbanê ku derdikevin pêş çinê hema nîşan bidin ewan qurbanê biçûk yani heywanê biçûk dibêjin mî di vê derê da derdikevin pêş û dîsa bizin hene gayrî wî mesela bahayê vana li gorî sala berê zêdetir derketine pêş yani yek mi beri embecin 800,000 anji 1500 daha frotun ve emdebinin ku ana ev miyana bu ne 4000 5000 yani baha 2 gram derketiye peş debejin ku yani frotana me heye ana emdina bazar eder yani bazar rasti hayvanat tane biçuk nedir Eyüp اگه گل لمن امی بپرسم آیا روشی آبوری لترکیه کاری نکردو تسر جشنکو کرینی حیوان کان لان خلقوا yani dve deri de rasti gel yani dve bazar edacı diyar dikin debejin ku yani ligori sara beri zedetir bazı zedebiye le de aliye frotan eda hinneki frotan heye bahsavi dikin disal gelek bajarın emdejin Türkiye bajarın herima Kürdan da bir mesela Kersi le agri hatine vederi yani gel rasti gnin gazi iltiyav şidbetin ku ve salahan eda bahaye yani ve şeka usadet keve peş باشا ايوب كومبونا اف بازارك الدائميه يعني تمدي مينا يانجي حفتي جارك تشاور وش بازار يعني جمره شلوب سال راستی و دری دا مثلا بازار han biraz dimen acı bidin hayvani mezinci anne vadere her sal ve deri bazar dürüst dikin ve bazar eda hayvani mezin ye buçuk dinin bederi bes bahayı wan da zedetir derken mesela bana hayvani mezinin ve deri da emdibinin ku her sal dahatın ve deri mesela ev sal zede kes dine beri cejne lazım zedetir kes baatana ve deri da zede kes em nabinin sedema wici bahayı wan girer mesela yak jonage nabera 35,000 hatta 6,000 derbastı be binindi be. Jibovici ev jonagay hane jibana hın hatın efratın ye ne hatın efratın hecil ve derine ve evcil benden ku be frotun. بله پیامنیر ما ایوب دمیر تج بازار آجلان یا انقره بمرابوی گلک سپاس. باش. بله هیرو یعنی اف بازارانه نتنی الانقره هم بیشتر بازارن ولاتین رجلات نوین بتبتین لمسلمانان هنه کوب سالانه وكو ايوب قوتي بمليونان اجل سجل كجبو ججنا قرباني بهوي ججني قربانه وبلام يك لگرفتكاني كخلقي جسر رويانه بيتولو ناوتانا كشي جرانيه حساب دبينين لها مو جهاندا نرخي خوراك زور برز بوتو صالح جامج كاريگري كي زوري ابي بوسر او خلقي كا اماده كاري كان بو ججنا كان استادا راسته و روشه ابوري لسرانسري جهان يعني كتيه بن في باندوري و مدزانش كو يعني بلكي يك هوكارين سركه من بيجن هوكار هري سركه او شر روسيا لدجي اوكرانيا بله بيغمان بتايبتي هوكاري وكو باسي كم شارزان هوكاري كمبونوي خواردن ويش بهوي او شروكا بابلين نرخي خواردن بشوي كي برچاو جگل سوتمني نرخي خواردن يش برز بوتوا بشوي كي برچاو بینر هجا کرد کنکشن لور بداویت تاجارک دن خاطر خوشوات خازن و بمینن دناف خیر و خوشیه ده
بەڵێ عزیزان هەر شاد و بەختەوەر بن و بۆ زانیاری زیاتر دەتوانن سەردانی ماڵپەڕەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەن دەنگی ئەمریکا.com یان دەنگی ئەمریکا.com هەر شاد بن.